والله زەمی خۆما کردێ ماتی خەرچما کردێ کاکە ها زەمی خۆما کردێ ماتی خەرچما کردێ و پیر بووینەوە ئەوە لەو بندیوارە نەکەوتینەوە هاتینەکە حکومەتی هەرێم شتێکمان بداتێەوە ئەو پیری حەزمان لە پارەی پێشمان ناخورێ دەکرێ بڵم باسی چیتان دەکرد گفتوگویەکەتان خۆش دیار بوو ئەوەلا گفتوگویەکە باسی خۆمان ینی باسی پیری خۆمان ما کردێەوە باسی نوقستانی خۆمان ما کردێەوە باسی جاحێری خۆمان کردێ ماتی خۆمان کردێەوە لە جاحێری هەلان نا ئێستاش کە دوونێ لە تەلڤیزیۆنێ خوێندیتەوە گوتیتی معاش دەدرێ گوتی سەعات 12 معاش دەگاتە ئێرە ئەمە بەخۆنەوە ئەستاین هاتینە ئێرە ئێستاش چوم هەوێ تێچمیلکەم هەوێیان لێ وەرنەگەتین و ئەوە دانیشتینە و لەگەر ئەو سەلام بەخێری سەرچاو لەگەر کاک حاجی کەریمی لە خۆمان کەسی ئێچین و ئی قەومی ئێک زێینە و دانیشتینەوە قسەی خۆش دەکەین و چیدی نازانم چیدی برێ تاچەند ئەمە خێری تێدایە بۆ ئێوە کە موچە دواکەوتە و ڕەنگە ماوەیەک زۆر بە یەکترتان نەبینی خێرەکەی ئەوەیە کە ئەمە لە بینەکە یەکترمان نەیتێ لەوانەیە 5-6 مانگ دەبی ئەمە بۆتە دەرفەتێک بۆی قسەی دڵی ئەو هەلەگەن یەک دانیشتین و لۆمان ڕەخسایە و کە لەگەر یەک قسام بکەین و ئێ قەدیمە بەحەس بکەین بیرەوەری زۆر خۆشتانەیە کە لەم کاتە ڕێکەوت باسی لە بیرمانە دەنە ئارێ وەڵی بیرەوەری وامان هەیە ئاوە کوری وامان بەسەر هاتیە کەوتینە ناو ئاوی گەرم سووتانی و هاتینە دەرێ گوێ لێیە بیرەوەری خۆش و ناخۆش دەجێڕمەوە بەر ئارێ وەڵا تەبعاً چ بێتە سەردەمە دەیجێڕیەوە یانی دەتانزانی موچە درەنگ دێ بەڵام هەر دێندا دەنیشانی ئەمە شخصی خۆم دەمزانی لەبەرۆی کە لە تەلڤیزیۆنی هاواری کرسگوتی سەعات 12 دێ لێ شخصی خۆم دەمزانی مامەجان تۆ چەند تا چەند خۆشحاڵ و ببینینەوەی ئەم هاوڕێت لەم شوێنەدا و ئەم خزمەت قسەکان بەڕێزی زۆر خۆشحاڵ بوون دۆستێکی خەدیمی پێکەوە زۆر لەمێشە پێکەوەین یعنی دواکەوتنی پارەکە زۆر بێزاری نەکردوون لێرە سەرقاڵنەوە بەێ وڵات بێزار بووینە بەڵام دەسەڵات چیە ئەوەکو یادێکی بۆ شوێنی و خەڵکەی دەکەوتەوە نابەر وڵا بێزار بووینە خابی لە بێزار بوو چۆنە بەڵام دانیشتن لێرە و گفتوگۆکردن لەگە ئەو برای تووشیەک بووین ئەومان لەبیستەوە